سڵاوتان لێ بێ و ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز و خۆشەویست خۆشحاڵم لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم بەڕێزان یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراق و باسی بکەین یعنی پێگە و ڕۆڵی کاریگەر و گەورەی لە بەغدا هەبووە بابوونی جەنابی مامجەلال ڕۆحی شاد بێ لە بەغدا نەک تەنها یەکێتی خۆی بەڵکو کورد بەگشتی یەک بڕیاری هەبوو یەک دەستی هەبوو و یەک سەرکردەی هەبوو و یەک کەس هەبوو لە بەغدا لە باتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە باتی کورد بەگشتی قسەی دەکرد کە ئەویش سەرۆک مامجەلال بوو کە هەمووشمان دەزانین لە کاتی بوونی سەرۆک مامجەلالدا لە بەغدا هیچ کاتێک پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا تێکچوونی ئاوای بەخۆ نەبینیوە هیچ کاتێک قوتی خەڵک نەبووتە ئامانجی لایەنە سیاسیەکان بۆی کە وەکو کارتی فشار بەکاری بێنن یعنی لە سەردەمی سەرۆک مامجەلالدا تەنانەت عێراق بەگشتی هەمویان هەر گرفتێک هەر کێشەیەکە بۆیان ڕویان دەکردەوە سەرۆک مامجەلال ڕۆحی شاد بێت تەنانەت یعنی پێگەی کورد هێندە بەهێز بوو هەولێر سەرچاوە و شوێنی چارەسەرکردنی گرفتەکانی عێراق و دیاریکردنی سەرۆک وەزیرەکان و لابردنی سەرۆک وەزیرەکان بوو ئەمە وای کرده بوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشی وەکو هێزێکی سیاسی کاریگەر و پێگەی دیاری هەبێ لە بەغدا و پەیوەندیەکی ڕاست و دروستی لەگەڵ هێز و لایەنە سیاسی عێراقیەکان بەگشتی هەبێ یەکێتی تەنها لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە هەوڵی نەداوە ڕۆ بەغدا پەیوەندی هەبێ یان لەگەڵ هێز و لایەنە سیاسی عێراقیەکان پەیوەندی هەبێ بەڵکو لە سەردەمی شاخەوە چەندین سەرکردەی ئێستای عێراقی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندیان هەبووە لە ناو هێزەکانی پێشمەرگە ژیاون و معارەزەی حکوومەتی عێراقی بوونە لە سەردەمی پێشمەرگایەتی و سەردەمی شاخ و پێشڕاپەڕین و تەنانەت دوای ڕاپەڕینیش تاوەکو پرۆسی ئازادی عێراق زۆر جار قسەیەک هەیە دەوترێ کە ڕۆڵی یەکێتی بەگشتی و ڕۆڵی سەرۆک مامجەلال بە تایبەتی کاریگەری گەورەی هەبووە لەسەر دروستبوونی بیرۆکی پرۆسی ئازادی عێراق و هەروەها دەستپێکردنی پرۆسی ئازادی عێراق ئێمە لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا دەمانەوێت بە وردی گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی کە ئێستا یەکێتی پەیوەندی لەگەڵ هێز و لایەنە عێراقیەکان چۆنە و ئەو پەیامی کە هاوسەرۆکان بڵاویان کردەوە لەسەر بابەتی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و هێز و لایەنە سیاسی عێراقیەکان و بە دیاریکراوی کە باسی لە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێز و لایەنە سیاسی عێراقیەکان دەکات باز لە پێگە و ڕۆڵی یەکێتی دەکات لە حکوومەتی عێراقی لە پەرلەمانی عێراقی دەمانێت بزانین دیدی دوای کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان و دیدی هاوسەرۆکان دیدی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەیوەندی لەگەڵ هێز و لایەنە سیاسی عێراقیەکان لە چۆ سەرچاوە دەگرێ و چۆن دەبێ و ئەم پەیوەندیە لە بەرژەوەندی کێدا دەبێ و بۆ دەکرێ و ئایا دەکرێت لە ئێستا باشتر و لە ئێستا زیاتر ڕۆڵی یەکێتی ببینرێت لە چوارچێوەی عێراقدا ئەمە تەوەری گفتوگۆکانمانە بێ بە میوانداری بەڕێز ئاڵا تاڵەبانی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڤاڵ ئاڵا سپاس دەکەم ئەم کاتە و باش و یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانتان لێ پیرۆز ئەگەر بەو بۆنەوە شتێکت هەبێ بتوێ بیڵێی دواتر دەچمە سەر تەوەری بەرنامەکەم ئاڵا خان جۆت لە من بوو گوێم لێتە قوربان بەڵێ وتم پێشەوەی کە پرسیارەکان بکەم یعنی ئەگەر بەیاد یەکێتیەوە بتەوێ شتێک بڵێ و هەر ئاماژەیەک بتەوێ پیرۆزبایەک بتەوێ و شتێکی گرنگ بتەوێ لەسەر یاد یەکێتی و کۆندامی ئەنجومەنی سەرکردایەتی بیڵی دواتر دەچمە سەر تەوەرەکان باشە گیان پێویستت خەبەرم دەیە فەرموو لە جاوای فەرموو ئێستا ئێمە بەرنامەکەمان دەستی پێکردەوە فەرموو سڵاوتان لێبێ سڵاو لە هەموو بینەران سڵاو لە جەماوەر و کاردیر و ئەندام و لایەنگران و پێشمەرگە و بنەماڵەی شەهیدی یەکێتی نیشتیمانی کوردستان ساڵ یادی بەرزی دامەزراندنی یەکێتیەکەمان لە هەموو لایەکتان پیرۆز بێ هیوادارین ئەم ساڵ خوای گەورە ئەم بەڵای کۆرۆنا و ئەم نەخۆشیە لەسەر هەموو کوردستان و لەسەر هەموو تەواوی دنیا و کۆمەڵانی خەڵکی کوردستان لا ببات بە هیوای ئەوەین ئەم یەکێتیە نوێیە ئەم نوێبوونەوەی یەکێتی بە کردار بە بەرنامە بە استراتیجی تازە لە خزمەت هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە خزمەت ئاشتی دیموکراسی مافەکانی خەڵکی کوردستان و جێبەجێکردنی دروشمەکانی یەکێتی بێ و بە نەتیجە لە خزمەتی هەموو کادیر و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بێ ڕۆحی شەهیدەکانمان شاد و ڕۆحی مامی گەورەمان مامجەلال شاد هەڤاڵ ئاڵا یعنی ئەوەی کە ئێستا جێی باسە ئەوەیە
یعنی ئەگەر چی لە پەیامی هاوسەرۆکاندا ئاماژەی پێکراوە بەڵام دەبێت بزانم وردەکارێکی وەکو ئەندامی چەنجومەنی سەرکردایەتی وەکوی کە لە بەغدا وەکو ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشی لەسەر لیستی یەکێتی یعنی یەکێتی ئێستا دیدی چۆنە استراتیژی چۆنە بۆ پەیوەندی لەگەڵ هێزە عێراقەکاندا ئەسڵەن پەیوەندیەکانی یەکێتی لەگەڵ هێزە سیاسی عێراقەکاندا چۆنە ئێستا بەتەکید ئەمە یەکێکە لەو بەرنامانە یەکێک لەو استراتیژانە کە هەر نەک هەرجەنابی هەردوو هاوسەرۆکمان بەڵکو و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی گرنگێکی زۆریان پێداوە و لە چەند کۆبنەوەیەکە باس کراوە هەندێک جار باسی پێر و تەسەلیشی لێکراوە ئێمە بیرمان نەچێ جەنابی مام بردی بناغەی پەیوەندیەکی یان کۆمەڵێک پەیوەندی زۆر گرنگی بۆمان چ لەسەر ئاستی هەرێمایەتی ناوخۆی هەرێمی کوردستان هەرێمایەتی واتە دەوروبەری هەرێمی کوردستان و لەسەر ئاستی عێراق و ئەنجا لەسەر ئاستی جیهانیش بۆماداناوە ڕەنگە وەندەی پەیوەندی بە منەوە بێت وەکو بەغا وەکو پەیوەندی لەگەڵ لایەنە غەیرە کوردیەکان چ لە ناوچەدا بڕاوەکان چکە کاتێک باسی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانەکەین ناوچەدا بڕاوەکانمان هەیە و پەیوەندیەکانمان لە عێراق هەیە پەیوەندیەکانمان لە عێراق دیارە لەگەڵ ئەو هەموو لایەن و حزبە سیاسی و پارتە سیاسیانەیە کە بارەگایان سەرۆکایەتیەکەیان سکرتاریەتیەکانیان لە بەغدایە و ئەمانە لە چەند ساڵی ڕابردوو ئێمە کۆمەڵێک کاری هاوبەشمان کردو بە یەکەوە لەگەڵ هەندێکیانە پەیمانی استراتیژیمان هەبووە تا ماوەیەکی دوور لەگەڵ هەندێکیانە لە خەباتی زمانی ئۆپۆزیسیۆنی عێراقی و لەگەڵیان بووین هەندێکشیان پارت و لایەنی تازەن دوای 2023 هاتوونەتە خەباتی مەدەنی و دیموکراسی و پەرلەمانی لە عێراق هەندێکشان ڕەنگە پێش ساڵێک و چەند مانگێک دروست بووبن ئەوەی کەمای خۆشحاڵێکیەتی پەیوەندی باشی لەگەڵ هەموو لایەکەیە ڕەنگە پەیوەندیمان لەگەڵ هەندێک لایەن زۆرتر بێ یان نزیکتر بین بەهۆی هەندێ هۆکارەوە بۆ نمونە ئەو پەیوەندیانەی هەمانە لەگەڵ هەندێک لایەنی سونە مەسەلەن لە هەندێ ناوچەدا بڕاوەکان جیاوازە لەگەڵ پەیوەندیمان لەگەڵ هەندێ لایەنی شیعە لە ناوچەیەکی تر بۆ نمونە لە کەرکووک تا دیالە ئەم پەیوەندیانە ئەگۆڕێ ئەگەڕێمەوە ئەڵێم بەردی بناغی پەیوەندیەکانمان جەنابی مامدایناوە دیارە لە بەغدا ئێمە پەیوەندیەکانمان پەیوەندی حکومیمان هەیە حکومی و ینی لەگەڵ پێگەی یەکێتی لە ناو حکوومەت لەگەڵ دام و دەستگاکان لە ناو وەزارەتەکان ئێمە بیرمان نەچێ پۆستی سەرۆک کۆماری عێراقیەک یەکە لە باڵاترین پۆستەکانی عێراق لە یەکێتی نیشتیمانی کوردستانە پەیوەندی پەرلەمانیمان هەیە ئەویش فراکسیۆنەکەمانە لە چەند ساڵی ڕابردوو ئێستاش ئەو فراکسیۆنە پەیوەندی ڕێکوپێکی و زۆر باشی لەگەڵ فراکسیۆنەکانی تری ناو پەرلەمانەیە کە ئەمەش ڕنگدانەوەی ئیجابی لەسەر پەیوەندی گشتیەکانمان هەبێەوە بە عکسیشەوە کاتێک پەیوەندیەکی باشمان لەگەڵ لایەنێک هەیە ڕنگدانەوەی لەسەر پەیوەندیە پەرلەمانیەکانمانش ئەبێت لە فراکسیۆنەکەمان لە ناو پەرلەمانی عێراق جدە لەمانە دیسانەوە ئەگەڕێمەوەڵێم جنابی مام کۆمەڵی پەیوەندی تری زۆر گرنگی بۆمان دروست کردبوو لەسەر ئاستی عێراق ئەویش پەیوەندیە با بڵێن کۆمەڵایەتیەکان بوو لەگەڵ کەسایەتی دیاری عێراق لەگەڵ ڕۆشنبیرەکان لەگەڵ عشایرەکانی عێراق کە بەڕاستی هەرکێکی ئەوەندە قورسە لەسەر ئێستای یەکێتی و لەم قۆناغەی نوێ بوونەوە چۆن پەرەی پێ بدەین چۆن ئەو پەیوەندیە گرنگانە لەگەڵ ئەم هەموو کەسایەتی و عشایر و لایەنانەی کە لە با بڵێن کەرکووکەوە بۆ سەلاحەدین بۆ ئەنبار بۆ حدودی سعودیە تا چێتە خوارەوە بۆ بەسرا پەیوەندی عشایریمان هەبووە و هەروەها پەیوەندی ئاینیەکانیشمان دیسانەوە ئێمە کۆمەڵێ پەیوەندی زۆر تۆکمە مان لەگەڵ لایەنە شیعیەکان مەرجع باڵاکانی شیعی نەجەف هەیە چ مەرجعی باڵا سیستانی حەکیم ئیسحاق فەیاض و هەموو مەرجعەکانی تر کە دەبێ ئەوەش بەرنامەی بۆ دابنین چۆن پەرەی پێ بدەین چۆن ئیدامەی پێ بدەین و باشتری بکەین کە لە خزمەت گروشمەکانی یەکێتی و ئامانجەکانی یەکێتی بێ بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەڤاڵاڵا ڕەنگە پرسیارێک زۆر گرنگ بێ بمانگەڕێنێتەوە بۆ ساڵانی سەردەمی سەرۆک مامجەلال و هەتاوەکو ئێستاژ یعنی ئەم پەیوەندیانە ئەگەر بە چەند وێزگەیەکی گرنگ بێ ڕەنگە زۆریش بێ ینی ئەگەر بکرێت چەند وێزگەیەکمان بۆ باس بکەی لە چەند وێزگەدا چۆن کورد سوودی لەم پەیوەندیانی یەکێتی بینیوە ئەم پەیوەندی تایبەتی حیزبیانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو پەیوەندی کۆمەڵایەتیانی کە سەرۆک مامجەلال باست کرد دروستی کردووە ئەو پەیوەندیانی لەگەڵ کەسایەتەیە ئاینیەکان هەیە ئەمە چۆن سوودمان لێ بینیوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خزمەتی هەرێمی کوردستان بۆ خزمەتی کورد. هەمیشە جەنابی مامجەلال باسی لەوە کرد ئەیوت ئێمە گرنگە لە بەغدا بین گرنگی بوونمان لە بەغا و گرنگی وەرگرتنی پۆستمان بۆی بتوانین لەوێوە خزمەتی مەسەلە نەتەوایەتیەکەمان بکەین ئەوەی جەنابی مام و ئێمەش دوای ئەو وەکو هەڵگری
ڕێبازەکەی و مەدرسەکەی کە تاکیدمان لەوا کردەوە بەغدا عمقێکی استراتیژی زۆر گرنگە بۆ کوردستان بەغدا لە ئەنقەرە گرنگترە بەغدا لە پایتەختەکانی تری دنیا گرنگە ڕەنگە هەندێک لایەن ئەمەیان لەلا نەوەیەک لە نەوەکان و بەشێکی نامۆ تەماشا کردبێ ڕەنگە بەش بە حاڵی خۆمان بۆ ئێمە زۆر تووشی تانە بوو بین لەوەی کەوا ئێمە میشەویستمانە باشترین پەیوەندی لە بینی عێراق و لە بینی هەرێمی کوردستان هەبێ لە بینی حیزبەکانی فیدراڵ حکوومەتی فیدراڵیان ناو عێراق و هەرێمی کوردستان هەبێت ئەم پەیوەندیانە بە تەکید جەنابی مام جەلال لە کۆمەڵی قۆناغی جیاجیا لە خزمەتی کوردستان مەسەلە نەتەوایەتیەکە ئەوە دروشمەکانی یەکێتی کە ئاشتی دموکراسی مافی مرۆڤ بەکاری هێناوە بۆ نمونە هەر لە سەردەمی شاخەوە جەنابی مام جەلال پەیوەندی لەگەڵ کۆمەڵی پارت و سیاسی عێراق هەبوو ئێمە دیارە باسی پەیوەندی عێراقیەکان نەکەین باسی پەیوەندی ئیقلیمی و نێودەوڵەتیەکان ناکەین بۆیە تەرکیزەکەمە سەر پەیوەندی لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراقی هەر لە شاخەوە جەنابی مام جەلال پەیوەندی لەگەڵ کۆمەڵی لایەن و حزبی هەبوو بە تایبەتی ئەوانی کە ئەوانیش معارەزە بوون حزبی داوا بوو مەجلیسی ئالا بوو حزبی شیوعی بوو کۆمەڵی لایەن حتا حزبی ئیسلامی بوو لە وەختێک لە وەختەکان دواتر لە زمانی معارەزەی عێراقی لە دەرەوە یارەیەکێتی بەشێکی گرنگ بوو لە دروستکردنی ئەو معارەزەی کە پێوترا INC لە کۆنگرەکان و کۆنفرانسەکانی بەیروت لەندەن لە کوردستان لە سەلاحەدین لە پیرمام ئەمانە هەمووی بەردی بناغەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنەکانی تردایناوە جەنابی مام جەلال یەکێک بوو لە داینەمۆی دروستکردنی ئەم پەیوەندیانە و ئەم با بڵێن معارەزەی عێراقیە طبعا ئەگە بە مێژوو باسیکەین زۆر درودێژە بۆی بەپەلە بە هەندێک لە ویزگەکانە ڕۆم دێمە سەر مەسلەی دوای ڕوخانی سەدام طبعا پێش ڕوخانی سەدامیش بیرمان نەچێ هەرێمی کوردستان بوو بە مۆڵگەی داڵدەدان و بەهام ئامادەکردن و بەرنامەدانان بۆ مەرحەلەی دوای نەمانی دیکتاتۆریەت و کۆمبربوونە و کۆنفرانسەکانی کە ئەکرا ئەو کەسایەتە سیاسیانەشی کە میێوان و یان با بڵێن داڵدەیان درابوو لەلایەن کوردستان و لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بەتەحدید پاش 2003 مام جەلال یەکێک بوو لەوانەی کەوا مەبەستی بوو و بە هەموو لەگەڵ هەموو لایەکشا بەڕاشکایی کە دەبێت ئێمە بڕێن بۆ پەخا ئێمە هەرێکمێکمان هەیە دەبێت ئەم هەرێمە بپارێزین لە ناو دەستور بە یاسا بە دەستور بەردی بناغی پاراستنی فیدرالیەت ئەو فدراڵەتی کە لە زمانی معارەزەوە باسکرا ئەوە جەنابی مام جەلال بوو لەگەڵ لە برادە هەواڵەکانی لەگەڵ جەنابی کاک نەوشیروان خوا ئەفریقا لەگەڵ جەنابی کاک مەسعود بارزانی و لەگەڵ کۆمەڵی هەواڵی تری حیزبە کوردستانیەکان لە ناو دەستوری عێراق جێیان کردەوە یعنی ئەمە جارێکی تر ئەم پەیوەندیانە بەکار هاتەوە بێ بتوانێت دەستورێک بنووسرێتەوە مافەکانی کورد فیدرالیەت بۆ عێراق دیموکراسی بۆ عێراق و فیدرالیەت کە وەکو نظامێکی سیاسی و سیستمێکی سیاسی بچەسپێت لە دەستوری عێراق دواتریش جەنابی مام جەلال خۆی بوو بە یەکەم کورد کە سەرۆک کۆماری عێراق بوو دیارە دوژمن و دۆستی شایدی ئەومان بۆ ئەدەن ئەو پێگەیە چۆن جەنابی مام جەلال توانی بەکاری بێنێ لە خزمەتی مەسەلە نەتەوایەتیەکە و خەڵکی کوردستان و خەڵکی هەموو عێراقی چکە بیرمان نەچێ ئێمە حیزبێکی باوەڕمان بە ئاشتی هەیە کە باسی ئاشتیەکەی بەبەسمان ئاشتی بۆ لەگەڵ لایەنەکان و هەموو لایەنەکان و پێش هەموو کەسێکیش لەگەڵ عێراق و لایەنە عێراقیەکەنە کە باسی دیموکراسیەکەین جەنابی مام جەلال دایمە ئەیوت ئێمە ئەبێ لەگەڵ عێراقێکی دیموکراسی بین عێراق دیموکراسی بێ ڕنگدانەوەی ئیجابی بۆ سەر ئێمە هەبێ یعنی بەداخەوە لە کوردستانە هەندێک جار حسەکەی دوو مەدرسە هەیە یان دوو بۆچوون هەیە یەکێکیان پێی وایە لاوازبوونی بەغا و بوونی کێشە لە بەغا لە قازانجی هەرێمی کوردستانە یعنی هەروەکەوەی زۆر جاوتیانە با بەغا وەزع بشێوەکەی کێشەی ئێمە گرنگ ئێمە هەرێمی کوردستان و کیانی هەرێمی کوردستان پر لە کاتێکا بە تەجروبەی چەند ساڵی ڕابردوو دەرکەوت نەخێر ئێمە ئەبێ کیانی کوردستان بەپێی دەستور بپارێزین بەڵام لە چوارچێوی عێراقێکی دیموکراسی عەدالەتی تیابێ عێراق بێ ئارام و ئاسایشی تیابێ وەزعی اقتصادی تەواو بێت چۆ بۆ خۆتان ئاگادارن وەزعی ئەمنی عێراق خراپێت تەئسیر لە هەرێمەکە وەزعی اقتصادی عێراق خراپێت تەئسیر لە هەرێمەکە و جەنابی مام و یەکێتی نیشتیمانی کوردستان و هەمیشە و تا ئێستش لەگەڵ ئەو بۆچوونەی لەگەڵ ئەو مەدرسەیە کە ئێمە لەگەڵ عێراقێکی دیموکراتین ئەبێ دەوری ئیجابیمان هەبێ لەوەی کە لە عێراقا دیموکراسیەت هەبێ بۆی هەرێمی کوردستانیش بتوانێت لە ناو ئەم چوارچێوەی عێراق دیموکراسیە کە مافی مرۆڤی تیا بەرقەرار بێ و مافی دانان بە مافی چارەی خۆنووسین و وەکو فدراڵیەت بۆ هەرێمی کوردستان تیا بەرقەرار بێ بتوانین برە و پەرە بە بەرنامە و کارەکانمان زۆر باشە ئاڵا خان ئەوەی کە پرسیارێک دوو کەسیش لە فەیسبوک بۆی نووسیوم یعنی بۆچی یەکێتی زۆر هەوڵ لەگەڵ
هێزە شیعەکان دەدا ینی کەمتر پەیوەندی لەگەڵ هێزە سونیەکان هەیە ئەمە ڕاستە جارێ ئەم قسە ینی کەمتر پەیوەندی لەگەڵ هێزە سونیەکان هەیە ئەگەر وایە هۆکارێک هەیە خۆی ڕەنگە بەڕواڵەت زیاتر وا دیاربێ ئەگەڕێتەوە بۆ دوو هۆ یەکەمیان لە زمانی معارەزەی عێراقیە لایەنە شیعیەکان دیارتر بوون وەک لە لایەن سنی کەمتر سونەکان لە معارەزە بوون و حزبی معارز بوون ڕەنگە تاک کەسایەتیان هەبوو جگە لە حزبی ئیسلامی عێراقی کە لە دوایە مەمنوع بوو لە عێراقا ئەو کات سەرۆکەکەیان دکتۆر ئوسامە تگریتی بوو کە دۆستێکی نزیکی جەنابیمان بوو لە زمانی معارەزە ئەمە تاکەلایەن بوو زیاتر لە ناو معارەزە بوو لە کاتێک ئەگە مقارنەکەی بە حزبی داوا و مەجلیسی ئەعلا و بەدر و لایەنە شیعیەکانی تر دوای هاتنەوەش دیارە کورد و شیعە زیاتر دەوریان هەبوو لە نووسینەوەی دەستور و پێکێنانی پەیوەندیەکی استراتیژی لە بینی یەکێتی و پارتی وەکو کورد و حزبی داوا و مەجلیسی ئەعلا ئەو کات پێشەوەی جا ببنەوە بەدری لێجابێتەوە و دواتر تیاری حکمەی لێجابێتەوە دیار ئەوسا ناوی مەجلیسی ئەعلا بوو بە قیادەتی ئەفریقا سەماحەتی سەید محەممەد باقر الحەکیم بەڵام دواتر هێزە سونیەکان ماوەیەک خۆتەزان بایکۆتی پرۆسی سیاسیان کردبوو هاتنەوە خۆیان ڕێخستۆتەوە بە کۆمەڵێ با بڵێ ناوی جیاجیا ڕەنگە تا ئێستاش زیاد لە حزبی ئیسلامی تەنها وا لەم بۆ ماوەی کەمتر لە ساڵێکە حزبی تەقدم دروست بووە کە بارەگاکەی لە ئەنبارە بە سەرۆکایەتی سەرۆکی پەرلەمانی ئێستا محەممەد حەلبوسی لەناو سنە حزبێکی سیاسی تر نەبووە تەنها تەحالوفاتی پەرلەمانی هەیە کە لە کاتی انتخاباتە تحالفێکی انتخابی دروستەکەن ناویان تحالفی قوایە اتحادی قوایە متحدونە ینی ناوی جیاجایە نینەوە هەویەتونە سەلاحەت ینی ئەمە ناوەکانیانە کە ئەمانە حزب نین کۆمەڵێک کەسایەتین لە تحالفێکی یان هاوپەیمانیەتێکی انتخابیە دێن بۆ پەرلەمان بەڵام یەکێتی پەیوەندی باشی لێگەڵیان هەبووە باشترین پەیوەندی یەکێتی لەگەڵ سونەکان لە ڕێ عەشایرەکانیانەوە بووە یعنی جارێکی تر ئەڵێ وەک یەکێتی وەکو جەنابی مام جەلال باشترین پەیوەندیمان لەگەڵ عەشایرە عەرەبیەکانی ئەنبار و سەلاحەدین و مووسڵ و کەرکووک و هەموو لایەنەکان هەبووە ئاڵاخان نامەوێت ئەو داوایی خەدیجە موراد نەخوێنمەوە ینی لە فەیسبوک ناردوێتی ئەڵێ دڵنیای نیچێتی ئەو پەیوەندی فراوانەی هەیە و دڵنیاشی نیچێتی یعنی لە خەمی خەڵکایە دوایین پەیامی هاوسەرۆکان ئەوەیە کە خەباتی مافەکان بکرێت دەڵێت ئەمانەوێ ئەم پەیوەندیە بۆ دۆخ و گوزەرانی ئێستای خراپی خەڵک بەکاربێنن تکایە پەلە بکەن و ئەسپەکە تاو بدەن پرسیارێکی بەجێی کردووە و فعلەن ئەوە بەرنامەی هاوسەرۆکەکانمانە و بەرنامەی قیادەی تازە یەکێتیە ئێمە هەرچی پەیوەندیمان هەیە لە بەغا هەرچی وەکوتم ئەو پەیوەندیە باشانەمان هەیە کە مام دایناوە کە ئێستش ئەچین سەردانی هەر لایەکەکەین باس لە جەنابی مامەکرێ ڕۆڵی جەنابی مامەکرێ لە ئەو ڕۆڵەی کە ئەو هەی بووە لە نێوان لایەنەکانی بۆ نمونە کاتێک ڕەنگە هەندێک جار ڕەخنە ئەگیرا مام جەلال جەنابی مام جەلال بۆچی نێوانگری شیعە و سونناکە بۆچی نێوانگری شیعەکان خۆی خۆیانەکە دیارە ئەم ئیشکردنە ئەم کارە بەرهەمەکەی ئێستا ئەوەیە کە ئێمە بیدورینەوە ئەوەی ئەو خوشکە بەڕێزەمان باسیەکە چۆن ئەم پەیوەندیانە بخینە خزمەت بەرنامەکانمان مەسەلە نەتەوایەتەکانمان بەداخەوە لە ماوەی ڕابردوو زۆرمان لەم پەیوەندیانە شێواندووە لەبەر هەندێک هۆکاری خراپ ینی با بەڕاشکاوانە قسە بکەین ینی ئێمە پرۆسەی یان بەرنامەی ریفراندۆم زۆر ئێمەی بردەدواوە زۆر پەیوەندیەکانمانی شێوان ینی ئەو ریفراندۆمەی کە بەڕاستی ئامانجەکەی خۆی نەپێکالەوەی کەەوە خەونی کورد بەدیبێنە بە عکسەوە چەند جارێک و چەند ساڵێک و چەند با بڵێن قۆناغێک بردینێ دواوە لە ئیش و کار و پەیوەندیەکانمان لەناو حکوومەتی فیدراڵی بڵێ ئەمە بەرنامەی هاوسەرۆکە بۆەوەی ئەو پەیوەندیانەی بەغا ئەو کە چ پەیوەندی شخصی لەگەڵ کەسایەتێ دیارەکان چ پەیوەندی حیزبیەکانمان هەیە بەرەو پێ بدەین کەرەی پێ بدەین باشتریکەین هەندێکیشیان بکەینە پەیوەندی استراتیژی بۆی بەڕاستی دێتان ناشارینەوە ئێمە ئێستا لەو قۆناغی لە بەغدایە خەریکی دروستکردنی پەیوەندی تۆکمە و استراتیژی نەک پەیوەندی بۆ کارێکی معەنانی بۆ نمونە لە ناو پەرلەمان ئێمە چەند دوو کتلەی تر یاسایەک تێپەڕێنین لە دەرەوە لە کەرکووک ئێمە و لایەنێکی سونە و تورکمان شتێک تێ بپەڕێنین نەخێر ئێمە بێ بەرنامەمانە بێت جا بەرنامەکە بۆ ناوچە دابڕاوەکان جیاوازە لەگەڵ ئەوەی کە لەگەڵ حیزبەکان لە ناو عێراق هەمانە و ئەم بەرنمەیە بەداخەوە بەبوونەی ئەم پەتای کۆرۆنەیە زۆر ئیشەکان خۆتان دەزانن دوا خراوە لەنا ئەو بەرنمەیەدان ڕابوو لە بەغاو لە ناوچە دابڕاوەکان بە تیمی بەهێز بە ڕێگەی مەکتەبی ڕێکخراوەکان هاوسەرە و خۆیان و هەندێک کەسایەتی تر کە ئاگادار و شارەزای ئەم وەزئەن
ئەم بەرنمەیە جێبەجێبێکرێ بەڵام ئەوە تا ئیشەڵال و خەریکە دەست پێ ئەکرێ و ئیشەڵال لە ئایندەیەکی زۆر نزیک بەڵێکیان هەم لە پەیامەکەدا و هەم لە قسەکانی تۆشدا یعنی زۆر تەکید لە ناوچە دابڕێنراوەکان و ناوچەی کەرکووک و سەرجەم و ناوچە دابڕێنراوانە لە هەرێمی کوردستان دەکەنەوە. ئێستا استراتیژ ینی کارکردنی خێرا بۆ ئەو ناوچانە لای یەکێتی و هەدەفی یەکێتی بە خێرایی ینی دەیەوێت جێبەجێ بکات چییە لەو ناوچانە و هەوڵەکانی لەکوێیە شتێکی دڵخۆشکەر هەیە یەکێتی بێوێ ینی هەم لە سەروبەندی یادەکەیدا هەم لە هەوڵە بەردەوامەکان یا بە خەڵکی و ناوچەی بڵێ بیرمان نەچی ئەو ناوچانە یەکێک بوونە لەو بەرنامانەیان لەو دۆسیانی کە بە درێژایی خەباتی شاخیشمان لە مفاوەزاتەکانیشمانە لەگەڵ حکوومەتە جیاجیەکانی عێراق دواتریان حکوومەتی بەعز بووە لەسەر جێبەجێنەکردنی داواکانمان و مافەکانمان ڕەنگە مفاوەزاتەکانمان نەجاحەتی نەهێناوەیان ئەوەی پێڵێن فەشەلی هێناوە. ئەمە خۆی لە خۆی دلیلی ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخەوە لە خەباتی چەکداریشەوە هیچ کاتێک تەنازولی بۆ یەک زەڕەش لە مافی خەڵکی ئەو ناوچانە و استحقاقی تاریخی و جغرافی ئەو ناوچانە نەکردووە. دواتریش بە پێی دەستور بە پێی یاسا هەوڵی جدی دراوە کە لەو ناوچانە ماف و استحقاقی کوردستان و پەکاتەکان و کەمایەتیەکانی کە لەگەڵمانن لەوێ دەست ینی بەردار بکرێت. ئێستا قۆناغێکی تازەیە بەداخەوە لە دوای ریفراندۆم گۆڕانکاری زۆر لەو ناوچانە ڕوویدا بەداخەوە کورد کۆمەڵێ هەنگاو هاتە دواوە بەهۆی ئەو سیاسەتەی کە بەڕاستی لە بەرژەوەندی خەڵکی ناوچەکە و بە ئام هەرێمی کوردستان نەبوو بۆ ناوچە دابڕاوەکە. بەرنامەی ئێمە ئەوەیە ئەو بەرنامەی کە ئەگەڕێمەوە یەکێتی لە سەرەتاوە هەی بووە بەرنامەی چەپکە گوڵەکە بەرنامەی پێکەوە ژیان بەرنامەی ئاشتی بەرنامەی دیموکراسی بۆ ناوچە دابڕاوەکان. ئێمە ئەگە بمانەوێت لە کەرکووکێک کە بە کەرکووکێکی سەوز باسمان کردو بەڵێ کەرکووک قەڵای سەوزە بەڵ کەرکووک یەکێتی باڵا دەستە بەڵام ئەبێ ئەم باڵا دەستی و زۆرینە و ئیستیحقاقی ئینتیخابیەی 6 کورسی پەرلەمانی عێراق و کۆمەڵێ بەڵگەی تری مێژوویی و واقعی ئێستا بە بەرنامە چۆن ئیشی لەسەر بکەین بەڕاگررتنی ماف و پێدانی و دانان بە مافی پێکاتەکانی ترکە لەگەڵمانن لە کەرکووک. ڕەوە بەرنامەی جەنابی مامجلال بوو هەمیشە بە ئێمەیەوە چۆک و سەرکردایەتی کەرکووک چۆکو من 8 ساڵ پەرلەمانتاری کەرکووک بووم کە پێی ئەوتین ئەوت ئێمە بۆی بتوانین مافەکانی خۆمان استحقاقی خۆمان دەست بەردار بکەین یعنی عفۆن بەدەست بێنین و ئامانجەکانمان بپێکین دەبێت دان بە مافی تورکمان و عەرەب و مەسیحی و هەموو لایەنەکانی تر بکەین کە لە کەرکووک لە دیالە لە مۆسڵ لە ناوچەکانی تر لەگەڵمانە نابێت ئێمە ینی مافەکانی خۆمان بە دەر لەوانە مناقەشە بکەین. بۆیە بەرنامەی ئێمە بۆ ئەم ناوچانە ئاساییکردنەوەی ناوچەکەیە بیرمان نەچێ ئێستا ئەو ناوچانە دۆخێکی نائارامی پێوە دیارە تەوازنی هێز لەو شوێنانە نەماوە فەراغێکی ئەمنی گەورە لەو ناوچانە هەیە دیارە بۆ خۆتان ئاگادارن ماوەی پێشوو وەکو دامانی سەرکردایەتی فراکسیۆنی یەکێتی سەردانی دیالەمان کردووە لەگەڵ پارێزگاری دیالە دواتر لە بەغدا لەگەڵ وەزیرە ئەمنیەکانە قسەمان کردووە لەسەر خاڵێکی زۆر گرنگ کە بۆ دیالە و دواتر طبعاً بۆ کەرکووک و شوێنەکانی تر ئەوەی کە گەڕانەوەی هێزی پێشمەرگەیە بۆ ئەو ناوچانە و هەماهنگگی ئەمنیە بۆ پاراستنی سەرماڵی خەڵک چووکە یەکێ لە کێشەکانی ئێستای خەڵکی ئێمە لەو ناوچانە مەسلەی ئەمنی و گەڕانەوەی هێزی پێشمەرگەیە. مەسلەی دووەم عفوم کە زۆر گرنگە مەسلەی ئیدارەدانی ناوچەکەی ئەو ناوچانە دیسانەوەڵێم دوای ریفراندۆم گۆڕانکاریکی بەخۆیەوە بینیوە کە لە بەرژەوەندی پێکاتەکان و پێکەوە ژیانیە کورد تا حدێک لە کەرکووک پەراوێز کراوە استحقاقی خۆی وەک جاران لەلانیە. ئێستا بەرنامەمان هەیە بە تەواتی قسەکراوە لەگەڵ حکوومەتی نوێ لەگەڵ حکوومەتی کازمی لەگەڵ لایەنەکانی کەرکووک کەوا ئەو استحقاقا کە هی کوردە و هی یەکێتیە بە تەحدید پێش هەموو شتێ هی کورد بگەڕێتەوە لە ناو ئەویشان بە تەکید پۆستی پارێزگاری کەرکووکە بەڕێوەبەری پۆلیسە طبعاً ئەمە بۆ کەرکووک و بۆ ناوچەکانی پرسیاری زۆرم لەسەر ئەمە بۆ هاتووە ئەگەر زۆر بە کورتی وەڵامی بیتەوە دەڵێن بۆ پۆستی وەزیری داد هەرچەنە بۆ پۆستی پارێزگاریش هاتبوو وەڵامت دایەوە دەڵێ بۆ پۆستی وەزارەتی داد یەکێتی کاندیدی یەکلا کردوتەوە پێشکەشی کردووە ئەمە پرسیارە و ئایا دەکرێت ناوەکەی لێرەوە ئاشکرا بکەی و کۆندامێکی سەرکردایەتی ئەوەندەی ئاگاد لە ناوەکە بێ سوپاس دەکەم بە کورتی. بەڵێ ئێمە بخۆتان نەزانن ئاگاداری ئەوەن کە ینی ئێمە مەبەستمان بوو زۆریش پێمان خۆش بوو برای بەڕێزمان ینی کادر و سەرکردایەتی بتوانای ئێمە کاتشوانی
باشترین کەس بوو پێویستیمان بە و کەسایەتیە و بە عقلی و بە با بڵێن ئەو خیبرە یاسایی هەیبوو لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڵام دیارە لە عێراقا بەرنامەیەکە بوو کە کەسی سیاسی کاندید نەکرێ بۆ پۆستەکان هەندێ ناوی بەڕێز و کادری بەڕێز و خەڵکی بێلایەنیش بەڕاستی لە کەرکووک تەرشیح کرا زۆرمان ناو ناردووە دیارە ئیتر لە دوای مناقەشە و گفتوگۆ هەندێ ناو ئێستا لە ئارادایە ڕەنگە من نەتوانم ناوی یەکێکیان یا دوانیان بڵێم بەڵام دڵنیایانەکەمەوە کە ئەو ناوانی کە ئێمە نردومانە و سەرکردایەتی کەرکووکیش نردوویەتی جەنابی هاوسەرۆکەکان داویانەتە دەست جەنابی سەرۆکوەزیرانی عێراق و ئینشەڵڵا لەگەڵ تەواوکردنی کابینە کەسایەتێکی باشی شاری کەرکووک ئەبێت بە وەزیری داتی عێراق و کە شتێکە بێت دڵخۆشکەرە بێت بۆ کەرکووکیەکە. باشە کە باست کرد گەشتبین دیاربووی سپاس دەکەم بەڕێزاڵە تاڵبانیان دامێت جومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەوەری یەکەمی بەرنامەی گەرماوگەرم بەشدار بووی سپاس بۆ بەشداریکردنت. بەڕێزان لە تەوەری دووەمدا گفتوگۆکارمان دێنینەوە هەرێمی کوردستان دیارە لە ماوەی ڕابردوودا بە بڕیاری سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران بڕیاردرا کە خانووەکان ناوچە بێتاپۆکان و یەکە نیشتە جێبۆکان لەسەر هاوڵاتیان و خاوەنەکانیان تاپۆ بکرێت تەبعاً بە ژمارەێک لە ڕێکار و بەپێی هەندێک مەرج و ڕێنمایی کە دەمەوێت لەم تەوەرەدا گفتوگۆی لەسەر بکەم بە ئامادەبوونی بەڕێز کوێستانەکرم سەرۆکی شارەوانی لە پارێزگای هەڵەبجە کە ڕاستەوخۆ لە هەڵەبجە و لەگەڵمانایە زۆر سپاس دەکەم کوێستان خان سپاس بۆ بەشداریکردنت ئەو بڕیارە کە دەرچووە دەکرێت یعنی کێ زۆر لی سوودمەند دەبێ و ئایا بۆ ئەم قۆناغی ئێستا بۆ ئەم دۆخەی ئێستا لە سوودی خەڵکە زیاتر یان لە سوودی حکوومەتە چۆن لێکی بدەینەوە؟ ئێوارەتان باش سپاس بۆ ئەم دەرفەتە دیارە بۆ خۆی هەر بڕیارێک دەرەچێت لە ئەنجومەنی وەزیران دەرکردنی بڕیار ئاسانە بەڵام میکانیزمی جێبەجێکردنەکەی بەڕاستی ئەبێت چۆن قۆناغ بە قۆناغ بتوانیت هەوڵ بدەیت بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانە ئەو بڕیارە کە بە بڕیاری ژمارە سێ ناوزەند ئەکرێت بۆ تاپۆکردنی ئەو خانوانەی کە بە زیادەڕۆیی کراوە دیارە خۆی ئەمە بۆ خۆی کە لە هەرێمی کوردستانە دەرچووە بۆ سەرجەم پارێزگاکان کارێکی زۆر باشە لە زۆر گرفت ڕزگارمان ئەبێت بەڵام ئەوەی کە گرفتە بە تایبەتی من بۆ خۆم کە سەری سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە و سنووری زەویەکانی پارێزگای هەڵەبجە ئەەکەم بەڕاستی ئێمە ئاستانگمان زۆر یەتە پێش چونکە وەکو وتم بڕیارەکە کە دەرئەچێت ئەبێت و میکانیزمی جێبەجێکردنەکەی ئەبێ زەمینە سازی بۆ بکەیت ئەگەر ئەو زەویانە سوورەتقەیدیان نەبێت واتە تۆ ناتوانیت هاوڵاتیان بانکەیت بۆ ئەوەی کە ئەو زیادەڕۆیی کە کردووە بۆی تاپۆ بکەیت ئێمە سنوورێکی فراوانمان هەیە بەهۆی ئەو بارودۆخەی سیاسیە بێت یاخو کۆمەڵایەتی بێت کە بە سنووری شارەوانی هەڵەبجە و زەویەکانیان تێپەڕیوە ژمارەیەکی زۆر لە زەوی زیادەڕۆمان هەیە ئەتوانم بڵێم نزیکە یەگاتە 3000 تا 4000 پارچە زەوی کە زیادەڕۆیی لەسەر کرا و هەمووشیان بوون بە واقع حال واتە هیوای هەیە 10 ساڵە خانووە 15 ساڵە خانووە تۆ ناتوانانی لە ڕووی یاساییەوە ئاوی بیتێ کارەبای بیتێ خەدەماتی بۆبەری ئەمانە هەمووی گرفتە بۆیە بەڕای من ئەبوایە پێشتر زەمینە سازی بکرایە واتە جارێ هەڵمەتێک بکرایە بۆ دەرهێنانی سوورەتقەید بۆ ئەو زەویانە ڕاستە لەوانەیە ئێستا مەسەلا ئەگەر کەسێک گوێی لێبێت ئەڵێ باش شارەوانی هەستێت بە دەرهێنانی سوورەتقەید بۆ ئەو زەویانە بەڵام بۆ خۆتان ئەزانن لەم بارودۆخە ناهەمواری کە هەرێمی کوردستانی پیاتێپەڕیوە مەسەلا دەوامکردن نەبوونی موچە نەبوونی ستافی باش بۆ نمونە من باسی شارەوانەکەی خۆم ئەەکەم کاتێککە ئەو بەڕێوەبەرایەتە گشتیانەی کە ئەحداس کراون لەسەر شارەوانە لەسەر ئەو شوێنانەی کە مەرجع بوون بۆ نمونە بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی هەڵەبجە دروست بووە من نزیکەی 20 مۆزەفم نردوو بۆ ئەبێ واتە ئەمە لەسەر میلاکاتی خۆم بەڕاستی نەبوونی ستافی هونەری نەبوونی بووجە ئێمە وەکو خۆمان لەوە ناچێت بەو شێوەیە هاوڵاتیان سوودی لێوەربگرن ئێمە بۆ خۆی لە بڕیارێکی کەمان هەبوو بە بڕیاری 1658 کە بە واژۆی جێگری سەرۆکی حکوومەت بەڕێز کاقوبات لە 4 2008 تا دەرچوو بۆ زۆربەی پارێزگاکانی سنووری لە ناو هەرێمی کوردستانە ئێمە تا ڕادێک توانیمان ئەو بڕیارە زۆر باش بوو یەکێک لەو باشیانی ئەوە بوو ئێمە دوو گەڕەکمان هەبوو گەڕەکی سەروەرانی 1 و 2 کە تایبەتە بە وارسی شەیدانی کیمیاباران بەبێ بەرامبەر هەندێک لە هاوڵاتیان ئاهاتن کە بەبێ بەرامبەریش بوو لەبەرەوەی ئەوان گرفتی وارسی شەرعیان هەبوو ئەمە لەلایەک
هاوڵاتیانی کەش بە شێوەیە کە نەهاتن لەبەرەوەی ئەو نرخەی کە دیاری کرابوو لەسەر شانی هاوڵاتیان بڕی پارەکە کە وەرئێکیرا بۆ تاپۆکردنەکە زۆر بوو. ئەگەر چی پێشتر کاتێکە ئەو بڕەپارەیە دانرا بەڕاوێژ لەگەڵ ئیدارەی پارێزگای هەڵەبجە بەندەیەکێک بووم لەوانەی کە بڕیارمانە کە بڕەپارەکە وا دابنین، بەڵام هاوڵاتیان هەر خۆیان هاتن بۆ تاپۆکردنی خانووەکەی ئەوم با من خانووەکەم هەر بەبێ تاپۆیی بمێنێتەوە و ئەو پارەیە نایان بە حکومەت. بەڵام بۆ ئەم بڕیارە تازایی کە ئێستا بە بەیانی ژمارە حوتە کە بە شێوەیەکی فەرمی لە ئەنجومەنی وەزیرانەوە و لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەوە هاتووە بۆمان ئەڵێت بە لەسەر ئاستی قایمقامێت لیژنەیەک پێک بێت، لیژنەکە بەڕێوبەرە گشتەکانی تیابەتی شارەوانی تاپۆی تیابێت بەڕێوبەری نەخشەدانانی تیابێت قایمقام سەرۆکی لیژنە بێت، دوای ئەوە شارەوانی لیژنەیەکی لاوەکی دروست بکە بۆ میکانیزمی جێبەجێکردن. واتە هەر هاوڵاتیەک کە زیادڕۆی هەیە ئەبێت کە دەوام کرایەوە ئەو هاوڵاتیانە کە زیادڕۆیان کردووە نووسراوی فەرمی واتە داواکاریەک بێن بە قایمقام. باشە بڕیارەکە خەڵکی ئیجبار ئەکات بەوەی کە پێویستە بیکەن یان وەکو بڕیارەکەی ساڵی 2008 جۆرێک لە ئازادی تایە کەسێک نەیەوێت تاپۆکە بکاوە. اینجا بڕی ئەو پارەی کە بۆ تاپۆکردنەکەیە چۆن دیاری کراوە؟ بەڵێ ئێمە جاری پێشوو لەو بڕیاری 1658 ئەوەی کە لە حەڤەی 4 2008 بە واژۆی بەڕێز کاقوبات جەگری سەرۆکی حکومەت کرا لە 3000ەوە بۆ 7000 بوو بە پێی ئەو زەوی کە ئەکەوێتە چ شوێنێکەوە مەسلا ناوچە هەیە مرکزی شارە هەیە لە دەرەوەی شارە 3000 بۆ 7000 دینار بۆ هەر مەترێکی 4 گۆشە مەبەستت. بەڵێ بۆ هەر مەترێکی 4 گۆشە لیژنەکە دیاری ئەکرد ئایا 3000 بێت 3009 بێت 4000 بێت بەو شێوەیە. بەڵام ئەمەی کە ئێستا لەمەیە هاتووە بڕەپارەکە زۆرە، یعنی بۆ هەر مەترێک پێم وان بێت 15000. مثلا هاوڵاتی بەهشت بە 3000 و 4000 نەهاتووە، ئێستا چۆن مەتر مربعێک بە 15000 یەد بۆ ئەوەی خانۆکەی تاپۆ بکات. یعنی ئەبوایەت ئەگەر بۆ شوێنێکی وەکو مرکزی پارێزگای هەڵەبجە یاخۆ هەولێر یا بڵێن ببوورە سلێمانی یاخۆ هەولێر یاخۆ دوهۆک لەوانەیە هاوڵاتی زۆر حەزیش بکە خانوێکی کردو بە زیادەڕۆی و بۆی تاپۆ بکرێت و بخرێتە سەر خۆی هیچ مشکلەیەکی یاسایی بۆ دروست نەبێ، لەوانەیە لە مرکزی پارێزگاکانی کەیە تا ڕادەیەک باش بێت. بەڵام بۆ پارێزگای هەڵەبجە بەڕاستی بۆ خۆتان ئەزانن لە ڕووی ئابوووریەوە هاوڵاتیانی شاری هەڵەبجە باری داراییان عنی ئاستێکی نزمایە ئەبوایە کاتێکە هەر بڕیارێک دەرئەکرێت لە ئەنجومەنی وەزیران یاخۆ لە وەزارەتی شارەوانی ڕەچاوی تایبەتمەندی شوێنەکان بکەن. یعنی بۆ نمونە کاتی خۆی بۆ کۆکردنەوەی خۆڵ و خاشاک، یعنی تۆ ناکرێت لە مرکزی پارێزگای هەولێر و دووەک و سلێمانیە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک بۆ هاوڵاتیان بە هەمان شێوە بێت. یعنی مەسەلا لە 3000ەوە بێت بۆ 5000. یعنی ئێمە بۆ خۆمان وەکو ئەنجومەنی شارەوانی کۆنووسێکمان نووسی کە ئەبێت بۆ هەڵەبجە 1000 بێت، بەڵام بەداخەوە جوابی کۆنووسەکە ئەنجومەنی شارەوانیان نایەوە. بۆیە بڕیارەکە خۆی بۆ خۆی بڕیارێکی زۆر باشە، هاوڵاتی ئەگەر ئیمکانێتی مادی هەبێت زۆر باش سوودی لێوەرئەگیرێت. بەڵام بۆ ئێستا کە زۆرۆفی دارایی فەرمانبەران کاسبکار بۆ خۆتان ئەزانن بە چوبار و دۆخێکی نەهەمواراتی ئەپەڕین، بەڕاستی ئەمە بۆ خۆی گرفت دروست ئەکات کە بڕیارەکە وەک پێویست هاوڵاتی سوودی لێوەرنەگرێت. باشە شۆستاخان بڕیارەکە تەنها ئەو خانوانە دەگرێتەوە کە لەسەر زەوی شارەوانی ئەو زیادەڕوانی بۆ سەر زەوی شارەوانی کراون یان وەکۆی تۆوتت هەندێک گرفت هەیە لەوانی کە سوورەت قەید و ئەوانەیان نییە، یان ڕەنگە خەڵکێکە بێتە جیاوازی کردوێتە سەر زەوی گوندێک زەوی ماڵێک یان تەجاوزی کردوێتە سەر شوێنێکی بازرگانی کە تایبەت بە شارەوانی نییە. بۆ ئەمانە بڕیارەکە هیچی پێیە هیچ جێگلا دەکاتەوە یان ئەوانی جێهێشتووە؟ نەخێر هەر کاتێک هەر زەویەک کە بە زیادەڕۆی ئەکرێت ئەگەر لە شوێنی بەپێی نەخشەی شارەوانی یاخۆ شوێنەکانی کە ماستەر پلانیان هەیە بە پێی ماستەر پلانەکە نەبێتە ڕێگەر بۆ پرۆژەی خزمەتگوزاری واتە شەقامی نەگرت بێت، شوێنی مەکتەب نەبێت، شوێنی نەخۆشخانە نەبێت، یعنی گرفت نەبێ بۆ شارەوانی لە ڕووی نەخشەوە ئەو کاتت و ئەتوانی نەخێر هەموو هاوڵاتیەک ناتوانێت. بۆ نمونە ئێمە بخۆ هاوڵاتیمان هەیە
لەسەر زەوی شارەوانی بەهۆی ئەو بارودۆخی کە بەسەر هەڵەبجە هاتووە لە لای ئێمە لە نەخشەکە باخچەیە تۆ چۆن بۆی ئەەکەیت گۆڕینی ڕگەزی دیاری کراوە بۆ شخصانە چارەسەری ئەو جۆرە لە زەوی بکرێت یان چارەسەرەکەی بۆی تاپۆ ناکرێ و ڕەنگە ئیجراعاتی تری بەرامبەر بکرێ. ئێمە پێشتر هەر ئەو بەپێ ئەو ڕێنمایانێک کە شارەوانی هەیە بۆ خۆمان ئەو ڕێنمای و ڕێنمایانەمان لایە کە کەسێک ئەگەر زیادە ڕۆ بکە چۆن ئەتوانیت ئەگەر بڕیارێک هەبێت چۆن بتوانیت زەویەکەی بۆ تاپۆ بکەیت. ئێمە شوێنمان هەیە بۆ خۆمان باخچەیە بەڵام هەر هەمووی بۆ بەخان و کۆڵانیشی بۆ کراوە بە شێوەیەک لە شێوەکان نزیکەی 10 ساڵێکە بێت هاوڵاتی تیان نیشتە جێبووە. ئەم جۆرانە ئێمە ئەبێت ئەگەر لە ناو مرکزی شارە بێت ئەبێ نووسراو بکەین بۆ لە ڕێگەی وەزارەتی شارەوانیەوە بۆ ئەنجومەنی وەزیران ڕەگەزەکەیان بۆ بگۆڕن واتە جنسەکەی ڕەگەزەکەی لە باخچەوە بیکەن بە نیشتە جێبوون ئەو کاتە بەڵێ ئەگەر ڕەگەزەکەی گۆڕا ئێمە ئەتوانین بۆ ئەو هاوڵاتیانەش بۆیان تاپۆ بکەین بەپێی ئەو میکانیزمە و بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە خاڵبەندی ڕێنمایەکانە هاتووە. باشە پرسیارێکی تر تایبەت بە یەکە نیشتە جێبۆکانەوانی لە ڕێی کۆمپانیەکانەوە دروستکراون ئەم بڕیارە ئەوانیش دەگرێتەوە ئەمە پرسیارەکەی تریشم لە جاری پێشوو کردم جوابم دەست نەکەوت ئەم بڕیارە ئیجباریە خەڵک ئیجبار دەکا کە دەبێ بچن تاپۆی بکەن و غەرامی تاپۆکە بکەن یان ئازادە خەڵک لەوەی بچێ یان نەچێ. نەخێر ئیجباری نییە نەخێر یان بە هیچ شوێک بۆمان ناتوە کە هاوڵاتی ئەبێ بێت بە ئیجباری ئەو زیادەڕۆیی کە کردوێتی تاپۆی بکات. سەبارەت بە یەکەی نیشتەجێەکانی ژەوانی کە پرۆژەی وە بەرەمهێنن ئێمە لە ناو هەڵەبجەیە تەنها گۆرانستیمان هەیە کە پرۆژەی وە بەرەمهێنەنە ئەتوانم بڵێم نزیکەی لە 80 بۆ 85 تەواو بووە ئەویش بەپێی ئەو گرێبەستەی کە لەگەڵ وە بەرەمهێنەکە کراوە لە ڕووی ئەو مودە یاساییەوە کە قەرزەکانی تەواو بوو ئەو کاتە ئەوانە هەموو سوورەتقەیدان هەیە بە میکانیزمی خۆی بۆیان تاپۆ ئەکرێت کە ئەگەر گرفتی سولفەکانیان نەبوو بەپێی ئەو گرێبەستەی کە لە لایەنی یەکەم و دووهەمە هەیە واتەوە بەرەمهێن و لایەنی پەیوەندیدار کە شارەوانیە بۆ میکانیزمی خۆی بۆیان تاپۆ ئەکرێت گرفتی ئەوەمان نییە بەس گرفتی ئەوە هەیە کە پرۆژەوە بەرەمهێنەکان تەواو بێت یەکە نیشتەجەکان واتە و ئیستیلام بکرێت دواتر هیچ هاوڵاتیەک کە لە ناو خانۆکایەتی گرفتی نەبێت لەگەڵەوە بەرەمهێنەکەی واتە هەموو سولفەکانی دەفع کردبێ ئەو کاتە ئەتوانرێت بۆی تاپۆ بکرێت. جۆستان خان زۆر گرنگە ئێوە سەرۆکی شارەوانین و وەکو دەوترێ بەکردداری لە ئیشەکەیان لە کارەکەیان باس لە لامەرکزیت ئێستا لە هەرێمی کوردستاندا گەرمە. ئەگەر بابەتی وەکو لامەرکزیت بێتە ئاراوە و دەسەڵات بدرێ بە پارێزگاکان و بە فەرمانگە جیاوازەکان وەکو پارێزگای هەڵەبجە وەکو شارەوانی هەڵەبجە دەتوانن سوود لەم بابەتە ببینن. بەڵێ بەدڵنیایەوە بەرنامە و کاری لامەرکزیت پێم وایە بۆ هەموو پارێزگاکان سوودی خۆی ئەبێت کە بتوانیت بە شێوەیەکی سربەخۆت و هەستیتە سەر پێخۆت و بتانی ئەو داهاتی کە ئەدبێت نەگەڕێتەوە بۆ ناوەند واتە نەگەڕێتەوە بۆ هەرێم بۆ ئەنجومەنی وەزیران بۆ وەزارەتی دارایی بەپێی ئەو میکانیزمەی هەیە و کە لە بەرنامەی لامەرکزیێتە هەیە ئەتوانین سوودی باشی لێ وەربگرین. من لێرە شتێکم وە بیر هاتەوە پێم وایە ساڵی 2007 بوو کەوتینە قەیرانێکەوە حکومەت وتی هەر شارەوانیەک ئەتوانێت معاشی خۆی باد لە داهاتی خۆی. ئێمە سەرۆکاتی شارەوانی هەڵەبجە هەموو مانگێک لە 24 مانگە معاشی هەموو مۆسەفەکانی خۆمانمانەیە ئەوە داهاتیشمان هەبوو بەشی ناحەی سیروانیشی ئەکرد کە ناحەی سیروان سەر بە ئێمە نەبوو ئەو کاتە ئێمە پارێزگان نەبووین سەر بە بەڕێوەبەراتی گشتی شارەوانەکانی سلێمانی بووین سربەخۆیەکی خۆمانمان وەرگرتە بوو هەموو مانێک لە 24 مانگە موچەی فەرمانبەرەکانی خۆمانمان ئەیە هەرچەند داهاتی شارەوانی لە چاو داهاتی پارێزگاکانی کەیە بەو شێوەیە نیە لەبەرەوەی ئێمە کارگەی گەورەمان نییە پرۆژەی گەورەمان نییە وەکو شارەوانی کە مانگانە داهاتەکەی بێتە بەردەستمان بەڵام بۆ خۆمان توانی بوومان مانگانە موچەی فەرمانبەرەکانمان دابین بکەین. بۆیە بەڕاستی بەرنامەی لامەرکزێتی زۆر گرنگە ئەو کاتە تۆ ئەزانی چۆن ئەو پارەی کە لەو داهاتە کە دەستت گەوتووە چۆن سەرفی ئەەکەی. ئێمە سە گەورەترین گرفتمان ئەوەیە ئەو داهاتی کە هەمانە کاتێک ئەچێتەوە بۆ وەزارەت ماوەیەک لەمەوە پێش زۆر باش بوو وەزیری شارەوانی سەراحەتی ئەوەی هەبوو
ئەو نسبەتەی لە ساڵ 12 کە ئەمانتوانی سەرفکەینەوە بە واژۆی وەزیری شارەوانی بەڕێز کاکساسان ئەمانتوانی سەرف بکەین. بەڵام ئێستا ئەگەر ئێمە داهاتێکی خۆمانمان هەبێت ئەچێتەوە وەزارەتی دارایی، ئەگەر بمانەوێت سەرفی بکەینەوە ئەبێ ئێمە کتاب بکەین بۆ وەزارەتی شارەوانی، لە وەزارەتی شارەوانەوە بڕۆین بۆ وەزارەتی دارایی، ئەنجا ڕۆتینیاتی دارایی هەتاکم موافقەت وەرەگیری و ئەگەڕێتەوە باوەڕکە جاری وهەیە 2 سەفەر 3 سەفەر ئەەکەی ئەو فەرمانبەرە ژمێریارە پارەیەکی زۆر لە ئیفادا سەرفەکات و یێتەوە و ئەنجا کومپارەکە ئەگەر بشکرێت. یعنی بەڕاستی ئەمانە زۆر گرفتی ئێمە ڕۆتینیاتی ئیداریمان هەیە، ئەوانەش هەمووی بوونەتە لەمپەر لە پرۆژەی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان. بەڕاستی ئێمە پارێزگایەکی وەکو هەڵەبجە کە شارەوانی لە مرکزی ناوەندایە، ئێمە پێشینی مانگانەمان چەندێک بێت 8 ملیۆنە، یعنی 8 ملیۆن ئێستا بۆ بە نیوەش بە بۆنی ئەم قەیرانەوە بۆ بە 4 ملیۆن. 4 ملیۆن بەشی چیەکە؟ بەشی سیانەی ئامێر بکات، بەشی باخچەکان بکات، بەشی ڕۆتینیاتی ئیشی دائیرە بکات، یعنی 4 ملیۆن چی پێ ئەکرێت. جێ خۆیەتی من لێرەوە سوپاسی لێپرساوی مەڵبەندینەوەی شارە زووری پێشوو بەڕێز کاک جەمیل هەورامی بکەم. هاوڵاتیان خەریب و ئەهاتنە سەرمان بۆ ئەوەی کە چاڵ و چۆڵێکی زۆر هەبوو نەمانەتوانی بیکەین. بەڕێزیان بڕێک پارەی بۆ تەرخان کردین و لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی ڕێگاوبانی سلێمانیەوە و ڕێگاوبانی هەڵەبجەوە توانیومان ئەو چاڵ و چۆڵیانەی ڕێگای بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە چاک بکەین. خانۆکو دواپرسیار دەمەوێت بپرسم باسی دۆخەکەت کرد لە هەڵەبجە چۆنە و باسی توانایی مادی شارەوانی هەڵەبجەت کردەمێ بپرسم بۆ ئێستا ئەم ساتی کە ئێمە و تۆ گفتوگۆکەین هیچ پرۆژەیەک هەیە لە هەڵەبجەیە پرۆژەیەکی استراتیژی پرۆژەیەکی گەورە کە لەلایەن حکوومەت و شارەوانیەوە یان لەلایەن هەر فەرماگەی ترەوە جێبەجێ بکرێ و ئێوە ئاگاتان لێ بێ هیچ پرۆژەیەکی خزمەتگوزاری بوونی هەیە ئێستا لە هەڵەبجە؟ بەداخەوە نەخێر ئەوەی گرفتە کە ئێمە لە ئێستا ژمارەیەکی زۆر لە پرۆژە هەیە لە هەڵەبجەیە ڕاگیراوە. پرۆژەکانی ژەمەی پرۆژەی خزمەتگوزارین، پرۆژەی ئاوڕۆم، پرۆژەی قیرکردنن. بەڕاستی ئەمانە هەمووی بۆتە گرفت بۆ ئێمە کە هاوڵاتیان ڕۆژانە سەردانمانەکەن. من ئەڵێم ئەگەر بەیانی هاوڵاتیەک بێت بۆ لام داوا بکات کۆڵانێکی بۆ تێکەڵە ڕێژ بکەم نەقیرکردن، بەڕاستی ئەو ئیمکانیەتە مادی و ئیداری و ئامێری باشم نییە کە بتوانم بۆیان بکەم. بۆیە زۆر گرنگە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئاوڕێکی جدی لە وەزارەتی شارەوانی باتەوە بە تایبەتی پارێزگای هەڵەبجە. بۆ خۆتان ئەزانم پارێزگای هەڵەبجە پارێزگایەکی تازەیە، هاوڵاتیانی چاوەڕێی دەستی ئەم پارێزگا تازە ئەکەن لەلایەن حکوومەتەوە کە پرۆژەی جۆرا و جۆر و پرۆژەی زۆر باشیان بۆ بکات کە لە ئاستی خزمەتگوزاری پێویستا بێت بۆ هاوڵاتیان. بەڵام بەداخەوە هەتاکوم ئێستا هیچ پرۆژەیەکی وهانیە کە ئێستا بڵین لە بواری جێبەجێکردنایە. ئەوەشی هەیە ڕاگیراوە. پێشتر پرۆژە هەبوو، بەڵێ ئێمە ئاوڕۆیەکی سنووقیمان هەبوو، ئاوڕۆیەکی 3x3 کە گەورەترین پرۆژە بۆ نزیکەی 3000 مەترە بوو، 3 کیلۆمەترە بوو، نزیکەی 2 کیلۆمەتری کراوە و لەبەرەوەی کە کۆمپانیاکە سولفەی بۆ سەرف ناکرێت. بە هەمان شێوە ڕێگایەکی دو سایدمان هەیە بەرەو پارکەکەی هەڵەبجە کە ئەمە بودجەکەی لەسەر وەزارەتی شارەوانیە لەبەرەوەی تقریبان لە ساعت 40 پرۆژەکە کراوە، بەڵام هەر بەو شێوەیە بەجێماوە لەبەرەوەی کە سولفەیان بۆ سەرف ناکەن. پرۆژە هەیە بەڵام بەداخەوە نسبەیەکی تەواو بۆ، بەڵام لەبەرەوەی کە سولفەی بۆ سەرف ناکرێت لەلایەن وەزارەتی داراییەوە گرفتیمان بۆ دروست بووە بۆتەوەی ئەوەی کە ناڕەزایی هاوڵاتیانیان لێبێتەوە بە تایبەتی ئێستا هاوینە تەپۆتۆز و هەروەها کە لە زستانی شابوون کۆڵانەکانیان هەمووی قڕ و چڵپاو بوو. زۆر سپاس دەکەم کوێستان ئەکرەم سەرۆکی شارەوانی پارێزگای هەڵەبجە، سپاس دەکەم کە لە تەوەری دووەما لەگەڵمانە بوون. ئومێد دەکەم کە پەیامەکە بە تایبەتی بەشی کۆتایی کە تایبەت بوو بەوەی یعنی لا مەرکەزێت سوودێکی دەبێ ئەوە شایەتی سەرۆکی شارەوانیەکە کە باز لە گرفتەکانی دەکات. پارێزگایەکی وەکو هەڵەبجە ماگانە 4 ملیۆن دینار بۆ خزمەتەکانی شارەوانی. خواتان لەگەڵ.